بله سرچیا خورشید بر پرسیو کلونی پیش قصنی و راکشانا و برهین آن بیانی میوانی من دبه لسر کربنده آبوری و بازرگانی یا کردستان و سعودیه سلاف بوده که سرچیا گرینگیا و کربنده جبو حولیر هر وحاج بوی ریاضی چه دبه دست پکی ده وی بزانبم فرم بله بیانی باش ئەمڕۆ بۆ یەکەم جار دیدارێکی وەبەرهێنان لە نێوان هەرێمی کوردستان و شانشینی عەرەبی سعودیە بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی کۆمەڵێک وەبەرهێنەر و کۆمپانیای سعودیا و هەروە کۆمەڵێک وەبەرهێنەر و کۆمپانیای گەورەی هەرێمی کوردستان گرنگی ئەم دیدارە لەوەدایە کە وەکو ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نۆیەمدا بریتی بووە لە زیادکردنی وەبەرهێنانی بیانی بۆ هەرێمی کوردستان کە لەم چوار سەوێژدا یەکەیەکی تایبەت بە ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی لە دەستەی وەبەرهێناندا مەزراوە کە ئامانزیەتی لەگەڵ کۆمەڵێک لە وڵاتان دیدار و کۆڕبەندی هاوشێوە ڕێ بخات ئەمەش بەشێکە لەو دیدار و کۆڕبەندانەی بە ئامانزی زیادکردنی وەبەرهێنانی بیانی لە کوردستان ڕێکخراوە و ئەو کۆبوونەوەی ئەمڕۆژ دەبێتە سەرەتایەکی باش بۆ زیادکردنی هاوبەشی و هەروە وەبەرهێنانی بیانی بە تایبەتی لە وڵاتانی کەندا و بە دیاریکراوی ئەمڕۆژ لەگەڵ شانشینی عەرەبی سعودیا بۆ هەرێمی کوردستان. که سرچیا دخوازم بزانم یعنی چرچوه کوربندی کنه حال حولیری دی بری و دیچه دی چه به و مجارین سرکه خالین سرکه ایوی فرومی چنه بەڵێ ئەم دیداری ئەمڕۆ بۆ ماوەی دوو کاتژمێر کە لە کاتژمێردەوە دەست پێ دەکات لە سەرەتادا لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە دەرفەتەکانی وەبەرهێنان لە پرێزنتەیشنێکدا پێشکەشی وەبەرهێنەرانی سعودیە دەکرێن و لە بەشەکانی دواتری دیدارەکەدا گفتوگوی ڕاستەخۆ دەست پێ دەکات لە نێوان کۆمپانیەکانی سعودیە و کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا لایەن و وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرەکانیان لێ لە ئامادەن کە تێیدا ئەو ئاسانکاری و ئەو پلانانەی هەیەە بۆ وەبەرهێنەرانی بیانی دەخەنە ڕوو بە ئامانزی ئەوەی لە هەر یەک لەو کەرتانەی کە ئەولەویەتن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەبەرهێنەرانی بیانی بەرساوڕوونی زیاتریان هەبێت و هەروەها ئەوەش کە چۆن بتواندرێت حکوومەت هاوکار بێت لە دروستکردنی پەیوەندی لە نێوان وەبەرهێنەرانی سعودیە و هەروەها وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و بەگشتی لە کەرتی تایبەتدا. کەک سەرچاو مژارە کوتە قسەکردی ئەستا ینی باوەریەک لەگەل ئابووری ناسێن کوردستانی هەیە و پەیوەندیên ئابووری ناو بینە سعودی و کوردستانی دەدیکارن gelek pêş bikevin. Dîtina te divî warî de çiyekekê serçiye. بەڵێ بێگومان وڵاتانی دەوروبەرمان بە تایبەتیش وڵاتانی کەندا و ئەگەر تەماشایان بکەین لەوانە سعودیە ئیمارات هەروەها وڵاتانی تریش توانایەکی باشیان هەیە لەوەی کە بتوانن وەبەرهێنان لە وڵاتانی دراوسەیان بکەن ئەمەش بەهۆی ئەوەی کە هەم کۆمپانیای گەورەیان هەیە هەمیش ئەوەی کە کۆمەڵێکیان سندوقی وەبەرهێنانی گەورەیان هەیە کە نەکتەنیا لە وڵاتانی دەوروبەریان بەڵکو لە تەواوی جیهان وەبەرهێنانیان هەیە و سعودی یەکێکە لە وڵاتانێک کە یەکێک لە گەورەترین سندوقەکانی وەبەرهێنانی هەیە لەسەر ئاستی جیهان بەشێک لە کۆمپانیەکانی خۆشیان کە ئەوانەی ئەوڕۆژ بەشیان کە لێرە ئامادەن لەلایەن ئەم سندوقی وەبەرهێنانەوە پارەدار دەکرێت ئەمە شوا دەکات کە ئاسانتر بتوانن ئەو وڵاتانێک کە نزیکیانە و ئەو وڵاتانێک کە خەریکن پەیوەندی بازرگانی وەبەرهێنانیان لەگەڵ باشتر دەکەن ئاسانتر بڕیاری وەبەرهێنان بدەن. بەڵێ کەک سەرچیانها بێگومانوەکی تە دیارکردی کوردستان دکاری ببێ بازارێک دوواری تەکنۆلۆژیە دە دوواری وەکیتە دەستنیشانکردی سەکتەرە نەفتێ ئەنەرژیە دە لێ بازارە سعودیەژی دی چوارە دەکاری ببێ بازارێک باش بۆ وەبەرهێنەرین کوردستانی. بەڵێ بێگومان ئەو ڕوئیایە کە لە سعودیە چەند ساڵێک لەمەوە بەرکاری لەسەر کراوەدان درراوە بە تایبەتی بۆ 2030 بریتە لە هەمە سەشنکردنی ئابووری وە کەمتر پشت بەستن بە سەرچاوەکانی نەوت و گاز بە هەمان شێوەش کە دەبینین لە هەرێمی کوردستانیشدا ڕوئیایەکی هاوشێوە هەیە دیدگایەکی هاوشێوە هەیە بۆ ئەوەی کە کەمتر پشت بە تەنیا بە سەرچاوی نەوت و گاز بەسترێ و هەروەها کەرتەکانی وەبەرهێنانی دیکە بەگشتی لەوانە کشتتوکاڵ لەوانە پیشەسازی گەشتیاری وزەی نوێ بووە زیاتر کاریان لەسەر بکرێ وەبەرهێنەرانیان بۆ ڕاکپێشرێ بە هەمان شێوە وەبەرهێنەرانی هەرێمی کوردستانیش دەتوانن لە هەمان ئەو کەرتانەی کە لێرە کاری لەسەر دەکەن دەتوانن لە وڵاتی سعودیەش
وەبەرهێنان بکەن ئەوەی بەتەنیا بێ یان بەهاوبەشی بە لەگەڵ ئەو کۆمپانیانێک کە ئەمڕۆ لێرەن یان کۆمپانیای دیکە کە لە داهاتوودا دەکرێت پەیوەندیان لەگەڵ دروست بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ڕوئیاکە لەوە هاوبەشەکە بریتە لە هەمەچەشنکردنی ئابووری لە هەردوو وڵات و کۆمپانیەکانی هەردوو وڵاتیش کە خەریکە زیاتر بەرەو کەرتەکانی هەنگاو دەنێن دەتوانن یارمەتی یەکتر بدەن لەوەی زیاتر ئەو دیدگایە بەدی بێنن کە کەمتر پشت بە نەفت و گاز ببەستە کە وەک دەزانی سەرچاوێکە کە دەکرێت لە داهاتوودا داهاتەکەی کەمتر بێتەوە ئەمەش پێویستە لە ئێستادا کۆمپانیەکان و لە ئاستی حکوومەتیش کە زیاتر وەبەرهێنان لە کەرتەکانی تکە بکەن بۆ ئەوی بێتە شوێنگرەوەیەک بۆ کەرتە تەقلیدیەکان. بەێ دەستخۆش سوپاسیاتەتکەم برێ سەرچیا خورشید ژێ هەولێرێ گەلم.